ژیانبینی سەلماندن و چەسپاندنی کردەوەی عملی پراکتیزەکردنە خوازێ ئەمەش تیۆرێکی ترە کە جیهانبینیەکەی بۆ گۆڕانکاری و ئاڕاستەی کۆمەلگە و پێکهێنان و ئیدارەی دەسەڵاتی سیاسی دێتە پێش چونکە خودی خەلیفایەتیەکە ئەسڵەن بۆ ئەوەیە یا داود وإنا جعلناك خليفة في الأرض لتحكم بين الناس بۆیە کردومانی بە خەلیفە بۆی حکمی خەڵکی بکەیت کەوابوو ئەسڵەن علاقەی خلافەتەکە خەلیفە پەیوەندی هەیە بە حکمەوە دوای ناسینی خوای پەروەردگار واتە دوای ژیانبینیەکە دوایەوە بە خەڵکی ئەڵێن وجود دوانە دوای بە خەڵکی ئەڵێن کە خوا بناسین خوا بپەرستین حاکمەتی خوای پەروەردگار قبوڵ بکەین حاکمەتیەکەشی بریتیە لە سەرۆرەتی دینەکەی کە ئەبێ باڵا دەست بێ هیچ فەقەرە قانونێک نەبێت کە مخالیف بە شریعەتی ئیسلام ئەو کاتە وڵاتەکە بێ بە دارالئیسلام ئەنجا ئەو کەسانی ئەم ئومەتە کە لەسەر ئەم منهەجە پەروەردە بوون ئەم ئومەتەی کە ئەمیر و نخبە و پێگەکە بوون دێن خەباتێکی زۆرەکەن بە تیبیانی دینەکە ڕوونکردنەوەی دینەکە بە داعوە بە بەلاغ بە شاهیدی لەسەر خەڵکی ئەنجا ئەمر بە معروف نەهی عن المنکر کە لە ناو خۆیان ئەیکەن بە جیهاد بەرامبەر بە تاغوتەکان دوای بەلاغ و بەیان و بانگەوازەکە ئەنجا هیجرەتەکەن دوای مەوا دروستەکەن ئەم قووەتەی کە دینەکەی هەڵگرتووە منهەجەکەی هەڵگرتووە کە بە منهەجەکە بووە بە ئومەتێکی عەقایدی حرەکەت دروستکردنەکە حرەکەتی ئومەتەکە بە منهەجەکە بۆ گۆڕانکاری ڕیشەیی نە گۆڕانکاری کورسی پەرلەمان گۆڕانکاری تاغوتی عەرەبی بە تاغوتی کوردی گۆڕانکاری ڕیشەیی لە دید و تەسەور بۆ چوونی خەڵکەکە کە ڕاستی کاتۆکو لە قوڕەیشە ڕاستیان کردەوە کە ئەیانوت مەلائیکەت کچی خوان كان خوا شريكي إلا شريكا لك إلا شريكا هو لك تملك هو ما ملك وين راس كردناهم عباداتيان تصوراتيان عقائديان سلوكيان سيستميان دابو نريتي كمالاتيان يا ساو رساي قانون كانيان هي بازار نسيك الربا كردنيان همي بو راس كردنا أم دينه بو هاتو أم خلق بجرة سروحية كيكا سيدنا آدم وبيغمبر برزكاني تريد سرون كخليفة إخواي قوري أو كساني لسربازي أمانة رون خليفا وكو شوار خلفاء الراشدين بويا جمعي خليفة ليرة خلفاء أقروانا بيت جمعي خليفة ليرة خلائفة وكنا وكاني خلق يك بدواي يكادين وانا خلائفي يكتر جيل بدواي جيل بلام كأم خليفة ورقو شون لقرآن خواهي قورا فرمي ويتخذ منكم شهداء جمعي قلية جمعي شاهديش جمعي شهيديش شاهد شاهدوني هي شهيديش شهودي هي كتشي الشهداء جمعي هردو كان لبرق ليك اخوي يقول لما يخلي انا بشر ويتخذ منكم شهداء لتكونوا شهداء على الناس اداء وظيفه كتان امية ان جاء او امه عقائديه كام وظيفه اداء كردوها ببيان ببلاغ بالدعوه بشاهدي دان لسر خلقي أمة عقائدك بيكونا ببرايتي ديني بمنهجك يجي كردو ولا يعني لسر أساسي منهجك حركتي عن كردو الريشة تشيشان كردو أو قران كاريا كان همو ريشي كردو الذي تصوراتي خلقك هتاقات دزباو بيان هتاقات إدارة دولة حكم بري وبردنو اقتصاد وسياسة هرتشتي تركها أم أمتك كوتونة تسلميشة كوابو جيان بينيا كان كرب منهج ومتيج عقائديان لسر دروس كرد بزاويجان دروس كرد ليرستي أم سير ركنة ديتا بيشو كأم نقطة باز لو أكالي جيان بيني يعني سلمان دنو چسبان دني كردوية خوازي أمش تيوريكي تركة جيهان بينيا كيا بو قرانكاري وآراسي كوملغو بيكينان وإداري دەسەڵاتی سیاسی دێتە پێشەوە کە ئەمیش سێ ڕوکنی هەیە بەرنامە کۆمەڵ بزاف بەرنامەکەواتە ئەو بەرنامەی شوێنکەوتوانی دینەکە ئەیکەنە پەیڕۆپرۆگرامی کۆمەڵکاری عەقائیدی ئەندامان و ئەو تەوحیدەی ئەبێتە مای بەستنی پەیوەندی نێوان ئەندامانی تاکوکۆی کۆمەڵگە و هەروەها کۆمەڵگە و دەوڵەتە مسڵمانەکە ئەمە هەموویە بێتە مەنهەجی بانگەواز و جیهاد و بزاوتی گۆڕانکاری کۆمەڵگەکەیان کە لە دید و ڕێی فکری و بەرنامەی سیاسی و ئاڕاستەی پەروەردەییدا دەرەکە یعنی ئەم ئومەتە عەقائیدیەکە ئەم مەنهەجەی وەرگرتووە ئەبێت لە یەکمانە ئەم مەنهەجە عەکس بێت ناشێ ئەم مەنهەجەیەکێ لەسەری دیموکراسیە خوازێ یەکێکی تر فەلسەفە خوازێ یەکێکی تر سۆشیالیستیە خوازێ بە هەمووشی بڵێن مسڵمان بە هەمووشی بڵێن شوێنکەوتووی وەحی بە هەمووشی بڵێن هەڵگرانی مەنهەجی خوا چۆن وابێ
هەڵگرتنی منهجی خوای پەروەردگار محددە، منهجەکە ڕۆشنە، منهجەکە ناشێ خەڵکێکی فاشل لە بانگەواز، فاشل لە دینداری، فاشل لە هەڵگرتنی ئەم پەیامە شکستی خواردووە لە هەموو ئیشێک کەچی ڕۆیشتۆ ڕازێ بە دیموکراسی و دادپەروەری لای چێ لای بەرهەم ساڵح تۆ دینەکە دواز لێهێنە، وحیەکە دواز لێهێنە، منهج جەماعەکە بزافەکەشە دواز لێهێنە، لە ئەساسیشە نەخوات ناسی وەکو خالق، بەڵێ وەکو معریفی ناسی بتە ئەم کەونە کردگارێکیە، دوای وتوتە کردگارەکەی حکم خوای گەورە یا بێ سەدفە بێ یا تەبیعەتە یا شتێکی لەو قسانە، تۆش نەتیجەتەن باوەڕت هێنا ئەڵێی نا خوای کردگارە. ئەمە کافی نییە. پەرستنی خوای پەروەردگار بەڵێ تۆ نوێژت کردو، بەڵام تۆ حاکمیەتی خوای پەروەردگار دواز لێهێناوە، یەکەم جاریش خەڵکت بەمە کۆ کردوتەوە بۆی شەخسیەتت بەرز بێت، دوای ڕێگاکەت لێگۆڕاوە. ئەوەش وەکو سەید قوتب ڕەحمەتی خوای لێبێ فەرمووە وەکو زاویە منفەریجە وایە، وەکو زاویەیەکی کراوە، گۆشەیەکی کراوە، تا زەمن بڕۆ گۆشەکانی دوورترەکەون، لایەکان دوورترەکەون و دوای ڕاست نابێتەوە، یەک نایەتەوە بکە، ئەبێ بە تۆبە بێ، بە سادقانە بێ. إن الذين كفروا ثم آمنوا كافر بوون بەڵام دوایی گەڕانەوە سەر ئیمانەکە. بۆیە ئیشکالیاتی ئەم مسلمانانەی ئێمە لە کوردستانە لەمەیە، ئایا ئەزانن کە ئەمانە بریکاری خوای پەروەردگارن لەسەر زەوی؟ نازانن، گوێی نادەن. بە کارای مەدخەلی بڵێن ئەرێ تۆ بریکاری خوای گەورەی لەسەر زەوی، ئەڵێ خوای گەورە فەرمێ وما خەلەقت الجن والإنس إلا ليعبدون. آمنا بالله سورەتی ئاەتێکە لە سورەتی ذاریات. ئێمەش وهاڵێن بەس عیبادەتەکە کامەیە، هەڵێ عیبادەتەکە مویمە تۆ قەبر نەپەرستی تەوەسل نەکەی، نەڵی یا شێخ عەبدولقادر گەیلە واوامان نەوت، ئەی بیرە نەوتەکان واز لەبێنین بۆ چێ؟ ئەی ئیداری دەوڵەتەکە واز لێبێنین بۆ چێ؟ هەر خەڵکی ساڵح پەروەردە بکەین بۆ تاڵحانی وەکو مەلا بەختیار و کەریم سنجاری و تاغوتانەی تر. چۆن وا ئەڕوا؟ چۆن ئەمە بانگەوازی خوای گەورەیە؟ چۆن بانگەوازی خوای پەروەردگار دێتە سەر زەوی بۆی خەڵک ساڵحکە بیان کە بە مەڕ و ماڵات بیان دێتە دەست تاڵحەکان؟ چۆن بیرە نەوتەکان بداتە دەست تاغوتانەکە بە شەوێک 75,000 دۆلاری دۆڕانەوە بە قومار، کەچی لە هەمان کاتە سەیدنا شوعەیب بچێتە بازاڕ و باز لە میزان بکە و باز لە پێوان و کێشان بکە کە نابێ ئێوە دادپەروەر نەبن تیای. چۆن ئەمە وابزانین ئەمە وەزیفەی ئێمە نیان بیرە نەوتانە بکەنەوە بەردەستی مسلمانی صالح. إن الأرض لله يورثها من يشاء من عباده يورثها عبادي الصالحون لآياتي جيتر كامي عبادة صالحان إيكا عبادة صالحان نروشتون تدافع كأن نكردوها أو طاغوتان وريقرون ولولا دفع الله الناس بعضهم ببعض لفسدت الأرض أو هم قندلي بخراب كاري فسادك لكردستان دروز بس نتيجة كيتشيا نتيجة نماني شككي دستي مسلمان ونماني جهاد وخو بقوة نكردنويت تا نتيجة البوكانو وخوسانو أوش نتيجة كيبين فتنة وفساد كبير. شي لو فتنة قورت لك خلق ناوري حزب إسلامي كانش ناور تجويد بلين ولا مزقوتة كان مزقوتة مي مؤممة ملا مجاورة مي جاسوسة. أم برنامج وقتك أمتي عقايدي إجريت بردس أمتك خواي قرب أمتنا يبردوا وشيء أمتيش لقرآن دواي مدينة يكم جار فرمي المسلمون الأولون دواي فرمي السابقون جاء فرمي المهاجرون بلام لما مدينة أفرمي أمت كنتم خير أمة أخرجت للناس معنى كاني أمتي شهموي بمعنى بيام الرسالة بيام كدك هالقريكي هي كان إبراهيم أمة من الناس بو أم بتنيا أمتك بيامك هي القرتو أواني بياميان هل نقرتوا نابن للريزي أم أمة نابن أمة عقايدك كنتم خير أمة أخرجت للناس سيدنا عمر تيجيش تبوي فرمو أو هي إيمان بس لدواي إيما آية وأمانا أويك استعماري هاتو لي قورين أمي مسلمة كي ليكردين بأمتي إسلامي واتا أم جغرافيا لمغرب وتا أندونيسيا كاكا هم هير المسلمان أنه حقتها نبي بسريان وانتو أوش قرن كاريا ديسان هروكو بنات الله كواكا يعني فرشتك كان إخوان أوش ديسان قرن كاريا كتير أمة عقائدية كلا قرآن بناي أمة ناوي هاتو ديارة مشان ما بس لي المسلمة كيا نبو أمة إسلامي هذا استعمار كان درستيان كربو أمتك
ئەم کۆمەڵە ئەو منهەجە خوایە وەرەگرن خۆی پێپەروەردەکەن سەرکردایەتیەکەیان کە هەر لە خۆیانە و ئولی الئەمری مینکم کۆمەڵکاریەکە بۆ منهەجە ئاڕاستاکە اینجا بە هەمووانیان بزاوتێکی شایستە و شیا و مقابلی جاهیلیت بەکارێ بەرهەم دێنن لەوانەیە یەکێک بڵێ ئەخۆ لە ئێستاوە یەکسەر کابرا ناچێت دەستکاتە چەک ناڵین خی گەورە لە ئاەتی مەکی ئەفەرمێ وەجاهیدهم به جیهادا کەبیرا بەم قورئانە جیهادیان بەرامبەر بەم قورئانیانی ئیقامە حوجە لەسەریان لتكونوا شهداء على الناس ويكون الرسول عليكم شهيدا شاهدي دانتان لسر خلقي چۆن بن بە شاهد لەسەر خەڵکی کە تۆ خۆت ناتوانانی حقیقەتەکە یا فێر نەبوو یا ناتوێ باسی بکەی ناوێری چۆن ئەمە حقیقەتانە بۆ خەڵک چۆن ڕوونەبێت ئەو خەڵکی ئێمە لە باشووری کوردستانە کە گومڕابوون بە سەبەبی مسلمانە خوساوەکان داعیە خوساوەکان داعیەکانی پەرلەمان و وەزارەت و پارە پاکردن و 49 ملیۆن دینارەکە گەندەڵخانەکە بەم داعیانە چۆن ئەم ئیقامە حوجەیە کرێ ئەوانەی بوون بە وەزیر و ئەندام پەرلەمانی ئیسلامیەکان بوون ئێستا ڕوویان دێ بچن لە مزگەوتەکەم حازرێ بدەن جاران کە شەڕەپاڵیان بوو لەسەری جاران کۆستەریان بەکرێگر لە گەڕەکەکانەوە بۆ مزگەوتەکان ئێستا توانن بڕن لە مزگەوتەکان حازرێ بدەنەوە یا دیسان ئەڵێت خوا مامۆستا بورهانی ئەمینی جەنا بدوێرە مامۆستا حەسەن شەمێرانی جەنا بدوێرە مامۆستا فاتح داراوای جەنا بدوێرە چۆن وا کرد